لەناو خۆمانە خەڵکە لێ کاکە گۆشت خراپە نەخۆش پیانە گۆشتیان لێ مەنع کردووان نییە گۆشتی وڵاخی بەرز خراپە لە حوشترە لە مانگایە لە گامێشە لە نۆڤەنە لە مانگا ئەمانە گۆشتیان خراپە گۆشتی حەیوانی بچووک سونەتە حەزەکەی بچووە کەسێ بێنە تازە عەمەلیات کراوە خۆشی کردەوە و ئیشتیهای کرایەوە بچووە بەرخێکی بۆ سەر بڕە با کارێ بخوا هیچ ئیشکالمان نییە لەگەڵ ئەم جۆرە گۆشتانەیە بۆ چۆن گۆشتانە گۆشتی ناسکن و مێشک پێویستی پێیەتی و هیچ کاتێکیش ئەمانە نابنە هۆی زەرەرێک کە لە کۆلیسترۆڵ و لە زەختی ئینسانی بن ئەو قسەیە لە مامی خۆتان وەرگن منیش لێی بەرپرسیارم ئەمریکا پاش 20 ساڵ کە نەیهێش خەڵک چەوری بخوا و گۆشت بخوا تازە بە تازە لە 2015 گایدلاینەکەی گۆڕیەوەی سەکەنە ڕێگە بە خەڵکی گۆشت بخوا ئەوانەی کە مردون لە گۆشت بێبەش بوون ئەوانە چی؟ کەواتە حیوانەکە کە خۆی زەعیفە گۆشتەکەشی زەعیفە لەبەرەوە نابێ بەژەهر لە ناو لاشەیە ماوەیەکی کەمی پێچێ و هەرسە بێ